دوای ئەوە نوێژی فەرزەکەشم کرد بە کوڵ و دڵ بە زۆر بە توول و تەفسیل لە سوودەکانە زۆر مام و دوای سەلامم دایە و ڕوم کردەوە پەنجەرەکە و وەکو کەسێک کە هەست پێ بکە تەنها کەوتووە و داهاتووش ظاهرەن داهاتوویەکی زۆر تاریک و خەتەرە، چونکە تەسلیمکردن بە ئیتالیا یعنی تەسلیمکردن بە مەرجێکی تا ڕادەیەکی زۆر محەقق، چونکە تەسلیمکردنەوە لە ئیتالیاوە بۆ عێراق زۆر ئاسان و سادەیە. دوایەوە لە زیندانەکانی ئیتالیاشە لێدان هەیە، سوبحان الله چەند ڕۆژێکیش لەوە پێش محامیەکەم کە زۆر بە سەبرە، زۆر ئازایە، زۆر شەو نەخوو نەکێشێ، زۆر دڵسۆزانە 14 ساڵ ئەم کۆڵە قورسەی هەڵگرتووە. بینیم ئەم پیاوە سوور و سپێ چاوشینە غەربیە ڕیشی نەتاشیوە ڕەشدا گەڕاوە لە خەفەتە. خەفەتم بۆ ئەو زۆرترە خوارد. دوای پێم وتم نا تۆ ئێمە باوەڕمان بەخوا هەیە و لەسەر ڕێبازی پێغەمبەرانین، پێویستە سەبر زۆرتر بگرین. دوای ئیتالیا چییە وڵاتێکەوە بۆ وڵاتانەی تر و منیش بنێرن بۆ وێشتێکی ئاساییە و ئەمیست بۆی شەرحکەمەوە بڵێم باشە تۆ هەموو جارە بۆ من ئەڵی دوو احتیمالمان لە پێش یانەی دۆڕێنین یان نەیبینەوە، ئەگەر بردمانەوە واکەین ئەگەر دۆڕانمان واکەین. وتم با ئەم جارە من شەرحی کەمەوە بۆ تۆ من وا بڵێم ئێمە ئەوە تەسلیمبوونەکە بە ئیتالیا شتێکی محەققە و چونکە من ئەبێ 23/3/2017 لەوێ بم لە دادگا، یعنی تەواوی تر ئەمە هەمومان مەئیوس بووین لەمە کە سوکاری ژیانی من حتا دایکی سەیدم قەت ئەوەندە بە ناڕەحەتی نەبینی بوو کە لە دوورە هەر لە محکەمە لە قاعی محکەمەکەی بینیم کە دانیشتو. دوای پێم وت بە محامێکوتم باشە بام احتیمالانە دانین، ئەگەر چووینە ئەوێ باشە یا بەری دەرەچم یا تاوانبار، ئەگەر بەری دەرچوم چی ئەەکەم لەوێ داوای لەجوو ئەەکەم یان ئەگەڕێمەوە یان چی ئەەکەم. وتی خۆی خەتەریاتەکە لەمەیە چونکە ئەمانەیانە هەر چۆنە بێت تۆ بەس بچیتە ئەو دی سنوورەکەەوەی تر ڕێگال لێبڕن بێتەوە وێر. بەڵام بە هەرحاڵ خۆ من لێوێ مەعەلق نامێنەوە، لەوێش هەرەبێ وەزعێکم بۆ دروست ببێ. ئەگەر حکمیش درام ئەوە 5 ساڵ وەکو خۆیانەڵن باشە دوای 5 ساڵەکە هەمان احتیمال دێتەوە پێشەوە دیسە ئەگەر زیندوو مام ئەگەر تەسلیم نەکرام. و بە هەرحاڵ ئەمانە هەمووی ئەویش زۆری خەم بوو، زۆری خەم بوو، یعنی زیاد لە هەموو کە سوکاری خۆشم خەمی بوو جگەلەوەی وەکو محامیەکیش چونکە زۆر ئومێدی هەبوو، زۆر شتی بینا کردبوو لەسەرەوەی کە ئێمە 3 قۆناغی محکەمەمان لە پێشە. محکەمە یەکەممان دۆڕاند و تێبین بۆ محکەمەی دووهەم، زۆر بە جددی خەریکی مەلەف دروستکردنی محکەمەی دووهەم بوو. محکەمەی دووهەم هەرسەیری هیچ شتێکیان نەکرد، وتیان تەواو تەئیدی محکەمەی یەکەمەکەین، ڕۆژ بۆ محکەمەی باڵا. ئێمە چاوەڕوان نەکرد، عادەتەن 5 مانگ لە بینی محکەمەی دووەم و سێهەمە هەیە. چاوەڕێمانە کرد وەختێکمانزانی محکەمەی باڵاژ توێت بڕیاری داوە توێتی تەواو هیچ شتێک نەماوە و ئیتر تەسلیمکردنەوەکەی شتێکی لاقانونی نییە. پەرلەمان و حکومەتیش دێتەوە لە ئوسلوبی قانونیشە ئەبێ بێتەوە بۆ وەزارەتی عەدل، ئێوە زیری عەدلەکەش خۆیەتی کە ئەم قەزیانەی لەسەر من دروست کردووە. یعنی معنایەوە گرتن و تەسلیمکردنەکە بوو بە شتێکی ئەکید لە 100% بە نەزەری محامێک. دوای هەر پێم وتم تەخفیف مەکرد لەسەر دڵی، وتم نا ئەوەندە زۆر قورزوەری مەگرە، خۆ هەرچی شتێکیش دوای منیژێکێکم لەو هەموو مسلمانانەی کە ڕۆژانە چەوسێنرێنەوە لە جیهانە. تۆ دەوری خۆتت بینی و بەڕاستی محامێکی زۆر بە سەبر بوویت و زۆر جوامێرانە ئیشی خۆتت کرد و منیش نەیەکەم کەزە بم نە ئاخر کەزە بم. ئێمەش بەڕێی پەیامی پێغەمبەرانمان هەڵگرتووە بەڕێ ئەوانە ئاڕۆین، بەس خەمت نەبێ ئینشاڵڵا هەر ئەوە بێ کە حەزمان لێ بێ. ئیتر دووجار لەسەر یەک بە عەرەبی وتی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. پێی خۆش بوو کە ئیشەکان تەسلیمە خوای گەورە ئەکەین